پێشتر قوتابی خوێندکاری لە قوتابخانەکان لە نێو پۆلدایە هەفتەی یەک ڕۆژەی داوامیان هەبووە ئەو مامۆستاکان توانیوێنەوە بابەتانی کە پێویستەکە بۆیان شەرحکەن طبعا بابەتێکی زیاتر شەرح کراوە لە نێو پۆلدایە لە بەروی ماوەکە کەمن تۆ هەفتەی تەڵەبەی لە یەک ڕۆژێکە یەک ڕۆژ داوامکە لە هەفتەیەەکە کەمە بۆیە لە ڕێی گروپەکانی تەلێگرام کە قوتابخانەکان دروستیان کردووە مڕاجعەیان بە مادەکان پێیان نەکرد و ئەو هۆموەرکەی هاتوواتە واجبی بەیتی بتوانن کە لەگە مامۆستاکانیان مڕاجعەکەنەوە ئەو بابەتێک کە داخل کراوە بابەتێکی یاسایی و قانونیە ئەو بابەتەیە کە وەزارەتی پەروەردە دیاری کردووە کە تا و شوێنە بخوێنرێ باشە ئەمڕۆژ وەزارەتی پەروەردە پێویستی بەم نمرەیە بۆ تاقیکردنەوەکانی نوێی ساڵ و کۆرسی یەکەم تا بەدەستێەوە بێ ئەگەر کۆرۆنا تەشەنەی کردو ئەوانە تاکو خوێندن بە ئۆنلاین بەردەوام بێ و ئەم نمرەیە وەکو تێکرایە بەدەستێەوە بێ و ئەمڕۆژ 4,000 قوتابی و خوێندکار امتحانەدەن نزیکەی 59,600یان لە سەرەتایین و ئەو باقی لە دواناوەندیە و بەپێی ڕێنمایەکانی خۆپارێزی هەموو قوتابی ئەمە ماسکی بەستووە و لە دووری یەک دانیشتون چاوەڕوانی لە کۆتاییە وەزارەی تەندروستی بڕیار لەسەرەوەدا و خەلی ئەزمە شانەی قەیرانەکان بڕیاری کۆتاییەدا کە ئایا دەوام بگەڕێتەوە دوای تاقیکردنەوەوانە یاخود بەردەوام بێ بە ئۆنلاین